بەڵێ بەڕێزان بابەتی هەژاری ئەوە تا بۆتە زەنگێکی مەترسیدار بۆ دانیشتوانی سەرگۆی زەوی ینی کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتان ینی زەنجی مەترسیداریان ڕاگەاندووە بەنسبەت هەژاری و ترسێکی دروست کردووە لەلایەن دانیشتوانی زۆربەی وڵاتان بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە هەندێک وڵاتانی ئەوروپی کۆمەڵێک هۆکار هەن کە تێدا لەم راپۆرتانی کوردستان 24 بەوردی تیشی خرایە سەر و زیاتر قسەکردن لەسەر ئەم پرسە لەگەڵ بەڕێز ئاوەرە بەختیار مامۆستای زانکۆ پسپۆڕی بەڕێوەبردن و ئابووری لە ئێمە میوانە لە ستودیۆی ناوەندی کوردستان 24 مامۆستا وەرە بەخێر بێیت. لە راپۆرت و پاکێجەکانمان ئەوە دیار بوو تەرکیزی خرایە سەر دەمەوێت خۆت زیاتر ئەوە ڕوون بکەیتەوە هۆکاری هەژاری چییە کە سەر هەڵدات؟ ئێوارەی جەنابتان و بینەر و بیسەری کەی 24 باش بێت. طبعاً بابەتی هەژاری بابەتێکی فرەڕەهەندە پەیوەندی ڕاستەوخۆی بە داهاتی تاکەکانەوە هەیە. زۆر هۆکارگەلێک هەنە کە دەبنە هۆکاریەوەی کە هەژاری لە ناو کۆمەلگاکاندا و لە ناو تاکەکاندا بێتە ئاراوە لەوانەیە بەشێکی پەیوەندی بە بڵین پێکاتەی جیوگرافی وڵاتەکەەوە هەبێت لە ڕوانگەیەوە تا چەند دەوڵەمەندە بە سامانی سروشتی یاخود بە بڵین ئاو هەوایەکەی لە چ بارودۆخێکدایە هەندێک ڕەهەندی پەیوەستی بە ڕەهەندی سیاسی و شێوازی بەڕێوەبردننی وڵاتەکەەوە هەیە کە چۆن ئەم وڵاتە بەڕێوە دەبردرێت و لە ڕوانگەی میکانیزم و سیستەمی تێکەڵاوی و گرێدراوی بە سیستەمە ئابووریە جیهانیەکانەوە وەش کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر شوێنەکە هەیە. هەندێک هۆکاریشێکە پەیوەندی بە ڕەهەندی جیۆپۆلەتیکیوە هەیە کە پێکاتەی وڵاتەکە لە ڕوانگەی سیاسی و جوگرافیەوە لە شوێنێک دروستکراوە کە ڕاستەوخۆ بۆتە هۆکار بۆ یەکەم وڵاتە بەرەو پێش بچێت و ڕاستەوخۆش تەسیری لەسەر تاکەکانی کۆمەلگا هەبووە کە ئایا تا چەند باش خەڵکەکەی هەژارە یاخود خەڵکەکەی پڕدەرامەتە. باشە گەرێسە نەخشەیەک بێنمە بەردەست و پەنجە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنێم ناوچەیەکە دەوڵەمەندە بە نەوت و بە سامانی ژێرزەوی بەڵام وردە وردەوە وڵاتانی ئەم ناوچانە ینی زنجی مەترسیدار لێدەن بۆ مەسەلەی هەژاری خۆ دەوڵەمەندن لە نەوت لە سامانی ژێرزەوی بۆچی وایە؟ باسمان لەوە کرد کە تەنها هۆکار هەبوونی سامانی سروشتی نییە چۆنێتی بەڕێوەبردننی ئەم سامانە سروشتیەش تەسیری لەسەرەوە هەیە کە تا چەندە تۆ ئەو وڵاتە دەتوانی بگەینتە ئەو کەنارەی کە بەڕاستی لە ڕوانگەی خودکەفابوونەوە پشت بەستوو بێت و بتوانێت پێداویستی و ئاسایشی کۆمەڵێک ڕەهەندابین بک لەوانە ئاسایشی خۆراک لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی کە وڵاتانی خاوەن نەفت یاخن ئۆیل ستیتسی تووشی ئەو قەیرانە کردبێت بەرزی و نزمی لە دابەزینی نرخی نفت ئەو یەکێک بۆ لە هۆکارەکان کە وای کردووە کە ئەو وڵاتانە کە پێشەنگیان وڵاتی سعودیە پشت بۆ بەستن کە چۆن بتوانن بڵێن داهاتی وڵاتەکانیان سەرچاوی داهاتەکانیان بەستەنها پشت بەستو نەبێت بە نەفتەوە. ینی ڕاستە قسەکەی جەنابەت زۆر زۆر منطقیە نەفت بۆ ئەم وڵاتانە بۆ تەمۆتەکە لە جیاتیەوەی کە ببێتە هۆکارێک بۆ ئاسایشی تاکەکانی و خەڵکەکەی تێدا بەحەسێتەوە چونکە لە ڕاستیدا ئەم وڵاتانە بوون بە مەزدەڕێکی تموح بۆ وڵاتانی دیکە کە بەدوا ئەم سەرچاوانەدا دەگەڕێنەوە زۆر جار قەیران و کێشایان بۆ دروستکراوە بۆی کە ئەم سەرچاوە سروشتیە بەناوبانگە خاوەن پێداویستی کە خەڵکێکی زۆر زۆر پێویستی پێێتی لە جیهاندا ینی پێت وایە بە جۆرێک لە جۆرەکان وڵاتانی دیکە کە وەکەوەی خۆت باست کرد چاویان لە ئەم وڵاتانەیە تموحیانەیە کە بەرهەمی باشیان هەیە دەستێکی ئەوانشی تێدا هەیە کە بێگومان سیاست و ئابووری دوو ڕوو یەک دراون ینی هەموو هۆکارێکی ئابووری هۆکارێکی سیاسی لە پشتەوە یان هەموو هۆکارێکی سیاسی لەوانەیە بەرژەوەندی ئابووری لە پشتەوە بێت ئەمە شتێکی نەکۆڵی نەویستە کە لە لاندسکەیپی پۆڵیتیکی جیهانی ئەمە هەڵوێستەی لەسەر دەکرێت حتا و مۆزوعەکە ئێستاکەینێ زۆر هەستیارانە باسی لێ دەکرێت بابەتی پاراستنی ژینگە و ئەو سەمێتێکی ئێستا لە میسر هەیە کە خەڵک باس لە کلایمێت چێنج و مەسەلەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و ئەوەیەک لە هۆکارەکانی فقریش بێکە لە جیهاندا کە باسی لێوە دەکرێت ئەمەش ڕەهەندێکی پۆلەتیکی هەیە کە زۆر وڵات مەسەلەن لەو پەیمان نامانە دێنە دەرێ دەستنە ژوورێ بە مەبەستی سیاسی خۆیان ئەو بۆچوونەی کە دەگوترێت توانای مرۆیی کەمە ڕاست نییە ینی بەم شێوە بێت ینی کێشەکە لە ئیدارەدانە مەقسەدت پێ لە وڵاتێکی وەکو هەر لە وڵاتان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی عەقلێک با بڵێن توانایەک لە ڕووی توانای مرۆییەوە
دەتوانێت ئەم کارانە بکات بەوەی زاڵ بێت بەسەر گرفتی هەژاریدا یاخود کێشەکە لە ئیدارەدان و کارکردنا نە بێگومان 100% کێشەکە مرۆڤە چونکە ڕۆژانێک ئەگەر باس لە عقلەتی بەڕێوەبردن بکەین ڕۆژانێک ئەو وڵاتێکی ئێستا ئێمەتیدا دەژین ئەگەر بگەڕێنەوە سەر لاپەڕەکانی تاریخ و مێژوو یەکێک بووە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکانی جیهان کە لە ڕوانگەی اقتصادیەوە هەموو دنیا پێویستی بە وڵاتێکی وەکو عراق بووە لەبەروەی جیۆپۆلیتیکیان لە شوێنێکی هەڵکەوتێکی زۆر باشی هەبووە و لە ڕوانگەی ئێستاش زۆرێک لە جۆرەکان دنیا پێویستی بە عراق نییە بێگومان وەکو نقطەیەکی بەگرێدانی ئاسیا و ئەمریکای دوور لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک نقطە هەنە کە بەڕاستی جیۆپۆلیتیکیان زۆر مەشهورن مەسەلەن دوبەیە ئیستانبوڵە ئەربیلە یەکێک لە نقطانێکە لە خەریتەی جیهانیە بەڕاستی جێ ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێت بۆ دابینکردنی ئەو هەدەفەی کە هەیە بەس بە فعلی قسەکەی جەنابەت ڕاستە ینی مرۆڤە کە وای کردووە کە ئێمە نەتوانین ئیسفادە لە ئەو سەرچاوانە بکەین زۆر باشە بۆ ینی چارەسەرکردنی ئەم گرفتە بابەتی هەژاری ئەمە کاتیە تێدەپەڕێت یاخود ئەمە مەترسی خراپتریشی لێ دەکرێت لە بەرامبەر ئەوەدا ینی پێت وایە چارەسەر چییە؟ چارەسەری ئەم دۆخە کە بڵین لە ڕوانگەی هەژاریەوە تەمانەوە پێیوەستی بە پلانی درێژخایەنی حکوومەتەیە کە بتوانێت ڕۆڵاوتی ئەو پلانانە بکات و ئیشیان لەسەر بکات و استراتیجی درێژخایانی هەبێت لە هەموو سەکتەرەکان و چۆنیەتی پەرەپێدانی ئەو سەکتەرانە ئەوە دەبێت پلانی حکوومەت بێت کە پلانێکی درێژخایان بێت پلانەکە گشتگیرە تەنها بەس بەدامەزراندنی خەڵک لە سەکتەری حکومیە دەست پێ ناکە بگرە دەبێت حکوومەت پلانی ئەوەی هەبێت کە چۆن ئەو نەوانەی کە ئێستا لە ناو زانکۆکاندا پێی دەگەێنین دا ئەو سکیڵ و مەهاراتانە تۆ باست لە سامانی مرۆڤی کرد چۆن بتوانین ئێمە تاکێکی باش و بەرهەمهێنەر لە ئایندەدا دروست بکەین ئەوە ڕەهەندێکی بۆ پەرەپێدانی مرۆڤەکانمان چۆن بتوانین لە ڕوانگەی ئاسایشی خۆراکەوە پشتبەستوو بە خۆمان بین و وردە بەرە و پیشەسازی بڕۆین ینی بەتایبەتی مەسەلەن ئەو پیشەسازی کە پەیوەستە بە مەسەلەی پیترۆشیمیاییەوە بەکارهێنانی ئەو مشتەقاتە نەفتیە کە ئەمە زۆر جار دەیخینە دەرەوە و جارێکتر بەکاری بێنینەوە لێرە چەند ڕەهەندی باشی دەبێت لە ڕوانگەی کشت و کاڵەوە دیسان دەکرێت حکوومەت پاڵپشت بێت پشتەستوری کە بڵین فەلاحەکانی خۆی بکات کە بەرهەمی خۆماڵی جوانتر ساغ بێتەوە لێرە بەرهەمی خۆماڵی بگرە بیر لەوە بکرێتەوە چۆن بەرهەمی خۆماڵی ئێمە هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین کۆمەڵێک بەرهەممان هەیە کە دەکرێت ینیش پلانەکە پلانێکی گشتگیرە بەشێکی لەسەر حکوومەتە بەشێکیشی بەدڵنیاییە و دەکەوێتە سەرتاک کە خۆی بەشێک بێت لە پەرەپێدان و دروستکردنی ئەمنیەتێک بۆ ئایندەی خۆی بەڕێز ئاوارە بەختیار مامۆستای زانکۆ پسپۆڕی بەڕێوەبردن و ئابووری لەگەڵمان بووی زۆر سپاس بە جەنابی شتانی وارەتان باش